ناوی خوای گەورە و میێرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ قسەکردن لەسەر تەوەرەکانی ڕۆژ. وەک دەزانن ئەمڕۆ هەفتە گرنگەکەی چامپیۆنز لیگە، هەفتەی دیاریکردنی تیپەکانی قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگە و سەرجەم تیپەکان ئەم هەفتەیە ئەرکی ئەو تیپانی کە ئەرکی ئەوروپیان هەیە لە چامپیۆنز لیگ هەموو ئەرکەکانی خۆیان لە خولەکانە کۆتایی پێێنا و کۆمەڵێ دۆخ هاتە پێش کە کۆمەڵێ قسەی لەسرە و کۆمەڵێ باز دەکرێت و کۆمەڵی ئەنجام بەدیاتن و چ لە خولی ئیسپانی و چ لە خولی ئەڵمانی کە وەکو دوێنێ باسم کرد و هەروەها خولی ئینگلیزی کە یاری لوتکەی نێوان مانچستەر یونایتد و ئەرسیناڵ بێکسانبوون بە گۆڵێک بۆ لایەکیان بە کۆتا هات. تاوان وەڵا هاوڕانی کۆنتترۆل ئاگادار بکەنەوەنی لەوەی کە بەشی لایڤەکەی وەرزش ئاگادار بکەنەوە هاوڕانی ناو لایڤ بەڵێن دەنگ نییە. جا بابەتەکە لێرە ئەوەیە کە ئێمە باس لە چی دەکەین؟ باس لەوە دەکەین کە یاریکردنی خول و یاریکردن لە چامپیۆنز لیگ وا دەکات کە تۆ هەندیاریەک قوربانی بۆ بدەیت، چەند دیاریەک لەوەی کە تۆ جیاواز لەوەی دەرکەی ئامادەکاریەکی بۆ یاری داهات و ئامادەکاریەکی بۆ قۆناغی داهات. و ڕاستە خولیش گەیشتۆتە حاڵەتێک ئەگەر تۆ هەر یاریەک بدۆڕێنی یا ئەگەر تۆ هەر شکستێک بێنی هەر خاڵێک لە دەست بی ئەمە دەبێتە مەترسی بۆ ڕکابەریکردنی نازناوکۆ، چونکە گەیشتونەتە حاڵەتێک مەجای قەرەبووکردنەوە کەمە بێ، گەیشتونەتە حاڵەتێک تیپ توانای قەرەبووکردنەوەی نامێنێ و قەرەبووکردنەوەکە دەچێتە حاڵەتێکوانێ لەوەی کە ینی بە جۆرێک لە جۆرەکان تۆ بێبەشەبی لەو نازناوە. بەڵێ بۆ ڕیاڵ مەدرید ئێستا خاڵ لە دەستدان مەجای قەرەبووکردنەوەی ینی زۆر خراپە بۆ چونکە ئێوە دەزانن لە خولی ئیسپانیا حسێبیەوە مەکە ڕیاڵ مەدرید بڵێ 3 خاڵ لە دوای بەرشەلۆنەیە، نە ڕیاڵ مەدرید حسێب بکە 4 خاڵ لە دوای بەرشەلۆنەیە. بۆ لەبەرەوەی لە خولی ئیسپانیا پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی بە مواجهەی مباشیری ئەم دوو تیپێ. کاتێک بەرشەلۆنە 4-0 یاری ناو یاریگای ڕیاڵ مەدریدی بردوتانێ، ڕیاڵ مەدرید بۆی کە ئەگەر لە خاڵیشدا یەکسان بێت لە جیاوازی گۆڵابیەوە پێش بەرشەلۆنە بکەوێت دەبێت 4-0 لە کام نواوی باتەوە، پاشکە ئەو جیاوازی 4 خاڵە نەیە لە بیکاتەوە بە 3 خاڵەکە و لەگەڵیشە دەبێت گۆڵی زیاتر تۆمار بکە. هاوڕانی کۆنتترۆل گەر بتوانن بەشی وەرزش ئاگادار بکەنەوەنەوە ئێستا بۆتان چا دەکەن هاوڕانی عەزیزم. جا بابەتەکە لێرەوەیە ئەگەر تۆ لە یاری کلاسیکۆشە بە 4 گۆڵ سەرکەوتن تۆمار بکەی بەڵام هێشتا لە جیاوازی گۆڵا بەرشۆنە لە پێش دەبێت، بۆیە دەرفەتەکە چێ لە ئیسپانیا بێ ڕیاڵ مەدرید بە 5 گۆڵ یاری کلاسیکۆ بەرێتوانێ بەشکە چی بکە؟ بەشکە پێش بەرشلۆنەکە یاخود ئەو جیاوازی کە لە نێوانیانەیە بیکە بە 3 خاڵ نێڵێ لە 4 خاڵ بێت، چونکە ئەمە قانونی ئیسپانیا. بەڵێ ئێمە دەزانین هەموو ئەم واقعیانە هەیە، هەموو ئەم بارودۆخانە هەیە لەوەی کە خول چۆن یەکلا دەبێت چۆن یەکە. بەڵام بابەتێکی دیکەش هەیە لەوەی کە تۆ نابێت قوربانی بدەی، نابێت تۆ بگەیت بەوەی کە یاریزانێک لە دەست بێ یاخود ئەنجامێک لە دەست بێ بۆی کە لە قۆناغە سیارەکان یاریزانت ئامادە نەبێت. بەڵێ دوێنێ ڕیاڵ مەدرید جێمی یەکەم یاریکی باشی کرد، یاریکی ناوازەی کرد، بەڵام جێمی دووەم یاریکی خراپی کرد، یاریەک بوو گەڕایەوە دواوە، یاریەک بوو بۆ پارێزگاریکردنی ئەنجامەکە یاری کرد، یاریە بوو لەوەی کە یاریزانەکانی بردە دەرەوانێ. بەڵام لێرە و لەوێ کۆمەڵی قسەی زۆر دەکرێت و کۆمەڵی بارودۆخی زۆر دەوترێت، واقعی ئەم شتانە. بەڵێ ڕیاڵ مەدرید دەڵێن جێمی دووەم یاریکی خراپی کرد گەڕانەوەی بۆ دواوە کرد. بەڵێ ڕیاڵ مەدرید ینی هەمانە و ئاسی جێمی یەکەمی پێشکەش نەکردوانێ. بەڵام ئێمە دەبێت بزانین و باسمان کردو لەوەی کە ئێستا کاتی ئاس پێشکەشکردن نییە. ڕایڤالیگانەوە 20 تۆپی ناوە بە گۆڵۆ 20 تۆپی ناوە بە گۆڵۆ 20 تۆپی عاشوایی ناوە بە گۆڵۆ 6 تۆپی ناو گۆڵی گرتووە. 6 تۆپی ناو گۆڵی گرتووە.
ڕایڤالکانۆ یەک بیک چانسیە بۆ لە دەستیەوە یعنی خۆ من نەبێت تیپەکە و نەمەترسی لەسەر دروست بوو بێ خۆ تۆ وەرنیە هەر ڕقم 20 شوت وەڵا 20 شوت لێیراوە بۆ گۆڵ 20 شوت لێدان بۆ گۆڵ تۆپی عەشوایی ئەمە تۆپێ نییە بڵێ مەترسی دروستکە 6 تۆپی ناو گۆڵی گرتووە ڕیاڵ مەدرید بە یەک گەمیشی خۆی کیلۆ 5 تۆپی ناو گۆڵی گرتووە کە خۆشتان نزانن چەندکەرە ڕیاڵ مەدرید نزیک بوو لە گۆڵی سێم بەڵام واقعیەتەکە لە ڕووی هاندەرەوانێ ڕخنەکان تەواون هاندەر ئەمەی ناوێت لە ڕیاڵ مەدرید هاندەر بیری لەوە نییە کە تۆ یاریکی قورست لە بەردەمایە لە ڕۆژی چوارشەمە تۆ بێ حەزەر بکەیت و تۆ بێ بەشداری بە هەموو یاریزانەکان نەکەیت یا بۆ نمونە پشوو بە چەند یاریزانێک بدەیت و یاوەتا یاریزانێک لە بلەی سابات و تاوانەیە یامان دووبوونی پێوە دیارە یا ئاستی خراپە تۆ بێتە دەرۆ نا ئەمانە بۆ هاندەر ناخوا بەڵام بۆ ئێمە کە شیکاری بکەین لا ئێمە گرنگە من لە هانزی فلیکا چیم پێوتن یارەکەی ڕایڤالکانۆ بیرتانە یارەکەی لاس پالماس بیرتانە چیم پێوتن یاری بەنفیکا بیرتانە کە تاو بوو چیم پێوتن چوومە هیچ ڕەخنەیەکی تاکتیکی لە هانزی فلیک چوومە هیچ ڕەخنەیەک لە ئاستی هونەری یاریزانەکان لە کاتێکا بەرشەلۆنا ئاسیوەکو پێویست نەبوو لە کاتێکا بەرشەلۆنەکانی ڕابردوو نەبوو لە کاتێکا بەرشەلۆنا لە چوار یاری ڕابردووە ئەتوانم بڵێم ئەو خولەکی 20 بۆ خولەکی هێشتا یارەکەی ئەتلێتیکۆ مەدریدی لێ دەرکە هیچ یاریەکیان ئەو بەرشەلۆنەیە نەبووە کە ئێمە ینی لە ڕابردوو بینیمانە ینی بەرشەلۆنە جیاوازیەکی زۆر زۆری تیا بوو بەڵام نا با ئاستی خراپ بێ گرنگ نییە گرنگ ئەو سەرکەوتنەیە دەستەبەری بکە چونکە ئەمە بێویژدانیە هاندەر هەموو یاریە داوای ئاست لە تیپەکەی بکە تۆ لە مانگی هەشتەوە دەستت بە یاریکردن کردو ئێستا ئێمە لە چەندین لە مانگی سێداین ئەم تیپە بەلانی کەمەوە 6 مانگە چێژ بە تۆ بەدەبەخشێ هاندەری بەرشەلۆنە هاندەری لیڤەرپوڵ ئەم تیپە 7 مانگە چێژ بە تۆ بدەبەخشێ یعنی تۆ نابێ هەموو کاتێ داوای ئەمە بکەی لە یانەکە و لەبەرەوەی ئەمە واقعی ڕاضە نییە ئەمە سروشتی ڕاضە نییە ئێستا کاتی ئەنجامە تۆ نابێ یعنی تۆ خۆ بە شیکەرەوە بزانی و خۆ بە کەسێکی ڕاگەاندنکار بزانی بی ئێستا لە ڕەخنە لە ئاستی تاکی تی بگری ئەو نەزانیە ئەو جێلێتیە چونکە ئێستا ئاست گرنگ نییە ئەنجام گرنگە ئێستا چێژ گرنگ نییە ئەنجام گرنگە چێژیان نیشان نای حەو مانگە خەریکی چێژ نیشاندانی تۆن حەو مانگە خەریکی ئازنیشاندانی تۆن حەو مانگە خەریکی عەرز و خەریکی لێکتێگەشتن و خەریکی جوانی تۆپی پێن بە توێ نیشانێن بەڵام ئێستا گەیشتونەتە حاڵەتێک ئەبێ پشت لەمانە بکەن ئەگەر نازناویان بێ و ئەگەر بیانەوێت بەرهەمیان بێ پشت لەمانە بکەن بۆیە کاتێک قسە لەسەر تیپێکریا کاتێک ڕەخنە لە تیپێکریا کە ڕەخنە لە کەسێکرێ گرنگە تۆ بزانی لە چه ئاستێکای کام ڕەخنەیەگری کاکە خۆبوون نییە هەرمایکێ کرایەوە هەر تیڤە کرایوانێ و هەموو کەسێک کە دەرکەوت و هەموو کەسێک کە قسەی کرد هادەم قسەی کردی تاوا بێ بۆ جۆرە نییە کاکەس ئێمە واقعی ڕاضە لێکەینەوانێ ئێمە باسمان لەون نییە یعنی ئەمە ڕیاڵ مەدرید دەمەکەین نای هیچ عیلاقەمان من بابەتەوە نییە ئێمە باسی سروشتی تۆپی پێەکەین بەڵێ لە بەرامبەریشا تیپێکمان هەیە کە ئێستش یعنی ئەو پەڕیاسی خۆی پێشکەشەکە بە تایبەتی لە ساڵی 2025 ژانی پاریس سەن جەرمانە تیپێکی جیاوازی واشمان هەیە لە ناو نمونانەیە نمونەی جیاوازیشمان هەیە بەڵام واقعی تۆپی پێ کاکە تۆ مێ حسابی پاریس سەن جەرمان بە تیپەکانی ترکی تۆ مێ بڵێ پاریس سەن جەرمان 4 مناڵی هێناوە واواکە واکە تۆ ئاگاد لە مەحمووی بێزەوان نییە تۆ لە وەرزشەکە حاڵی نی تۆ لە خۆتەوە قسە فڕێی توی دەی قسەیەکەی پاریس سەن جەرمان لە خیلالی ئەم 2 ساڵەیە لویس ئێنریکی 740 ملیۆن یۆڕۆی سەرف کردووە 740 ملیۆن یۆڕۆ یەکەم فرۆشتنەوەی میلان کە فرۆشرایەوە یانەیەکی گەورە و گران بە 790 ملیۆن یۆڕۆ فرۆشرایە دووەم فرۆشتنی بە ملیارێک و نەبوو ئەگە 400 ملیۆنی تری سەر خاپاری یانەی میلان بوو لە ماوەی ساڵ و نیوێکە لەبەری 3 مەرکاتۆ لەبەردەما بوو هاوینی ڕابردوو مەرکاتۆی زستانە مەرکاتۆی نە مێرکاتۆی زستانێ 4 مەرکاتۆی لەبەردەما بۆ لویس ئێنریکی
لە ماوەی ئەم ساڵ و نیوەیە کە 4 مێرکاتۆی لەبەردەمدا بووە 740 دانە ملیۆن یۆڕۆی لە کڕنی یاریزانە سەرف کردووە. ئەمە چی پێک 740 ملیۆنی سەرف کردووە؟ چی پێک 650 سەرف کردووە؟ چی پێک 600 سەرف کردووە؟ چی پێک 500 سەرف کردووە لە خلالی ساڵ و نیوەکە؟ بەڵێ پاریزە بێ وابێ تومێ ئەمە بە خەڵکی تر بفرۆشی تۆمەینکی ئێمە ئاگامان لە شتەکانە کاکە ئێمە خۆ ئەوە نییە بەو دۆخۆتی بکەین. ئەمە وەکو مامۆستا یادگار وەکو باسم کرد پاریس سەن ژەرمان باش بێ مهمێکی بۆ ئیندیکی تیا کە ئەم تیپە دەستنیشانکردنی یاریزانەکانی، بەڵام من پێتەڵێم 740 ملیۆن یۆڕۆ یاریزانی کڕیوە، پارەی 4 یانەی ئیتالیا یاریزانی کڕیوە، پارەی ڕیال مەدرید و بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدرید یاریزانی کڕیوە، هەر سێیانەی بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدرید و ڕیال مەدرید بەقەی ئەتلێتیکۆ مەدرید یاریزانیان نەکڕیوە کاک، بەقەی پاریس سەن ژەرمان یاریزانیان نەکڕیوە. من مەبەستەکەم لێرە ئەوەیە کە تۆ داوای ئاز لە تیب مەکە لێرەیە، تیب ئێستا گرنگە بەلایەوە ئەنجام بێت. ئەمە وەکو سروشتی تۆپ بێ بۆم باسکردن بەشکە لەبەر جارجار هەستەکەم زۆر هاوڕێ بە لاڕێتانە بن زۆر هاوڕێواکەن کە ینی لە واقعەتی تۆپێ دوورکەنەوە بۆیە ناچارم جارجار ئەم ئەبدەیتە بکەینەوە، بەڵام لە هەمان کاتدا من سەرباقی هەموو ئەمۆی کەوتم خۆشترین شت بۆ بینەر بۆ هاندەر ئەوەیە کە تیپەکەی بەئاست و بانجام بەراوە بێ. بەشێکی زۆری هاندەران هەیە لەوەی کە حەز دەکات تیپەکەی لە خولەکی نەوە تا لە خولەکی یەک تا خولەکی نەوە کۆنتترۆڵی یاری بکات. ئەمە بەشێکە لە سروشتی ڕاضە، بەشێکیژێ حەزی بەو جۆرە نییە تەنها گرنگی بانجامە، ئەم ڕاستە و ئەمیش ڕاستە. ئەی لە تۆپی پێ تۆ کە چی یاری تۆپی پێیەکەی ئەکرێ هەریانزەتان هجووم بن، ئەکرێ هەریانزەتان ناوەند بن، ئەکرێ هەریانزەتان بەرگری کار بن، ئەکرێ هەریانزەتان گۆڵ پارێز بن، نا ئەبێ دابەش بێ بەسەر هەموویە. ئێخۆ هەموو شێر پێ وترێ یاریزان، ئێخۆ هەمووشی هەرگرنگە لە تۆپی پێ. لەبەرەوە یعنی ئینسان بیرروهۆشی بخاتێ کارکە قسێگەکە یا ڕەخنەیەکە گرێ. بەرگریکردن بەشێکە لە تۆپی پێ، جوانیاری نەکردن و گرنگی بردنەوە بەشێکی گرنگە لە تۆپی پێ، و لەگەڵی شا جوانیاریکردن و بردنەوە هەر بەشێکی گرنگە لە تۆپی پێ. وەکو چۆن لە یاریکردنا یاریزانی هێرشبەرمان هەیە، یاریزانی ناوەندمان هەیە، یاریزانی بەرگریکارمان هەیە، یاریزانی گۆڵپارێزمان هەیە، و لە کۆتاییشە هەمووشیان یاریزانی تۆپی پێن و هەر یەکەشیان گرنگی و هەمیەت و تایبەتی خۆی هەیە. ئەمە واقعەتەکەیە. کاکە ڕێبازیان، من نەموتووە هەڵە و خراپی ئاسایی، من ئەمەوێت تۆ تێبگێنم، ئەمەوێت تێت بگێنم کە ئێستا واقع بەم جۆرەیە، ئەمەوێت تێت بگێنم کە من درۆت لەگەڵ ناکەم. یعنی بۆ نمونە کە فلێکیش ئەگەڕێتەوە بۆ ئەنجامی یاریەکە نایم سەرزەنشتی کەم، درۆ ناکەم، یەم باسی واقعەکەم واقعەتی ڕاضە بەم جۆرە. فەرموو تۆ تێم گێنە، تۆ ئەتەوێت تێ نەگەی. مشکلەکە لێرەیە ئەمێ، ینی ئەم ئەڵێ ئاست و فەرموو کاکە ئەگەر بێتە سەر واقعیش هەر خۆتان ویژدانتان ئەو یاری پاریس کردی بەرامبەر بە لیڤەرپوڵ چی یاریەک بوو لە تۆپی پێ. یعنی بڕوا بکەن یاریەکی هێندە گەورە بوو، هێندە گەورە بوو تەسەوڕی ناکەی. کاکە من پێشەوەی باسی ئەنچیلۆتیم هەر نەکردووە، من باسی هانزی فلیکم بۆ کردووی، باسی ئارنێ سلۆتم بۆ کردووی، باسی ئەنچیلۆتیم هەر نەکردووە لەبەری ناوی ڕیال مەدریدم نێناوە، باسی ڕابردووم دوو تیپم بۆ کردووی. ئەتە خۆم ئەمە واقعەتە. ئەی کاکە چی بکە من بێم ئینزاگی سەرزەنشتکەم لەبەری بەرامبەر بە مۆزا 2 گۆڵی لێکرا و دوای بازار هەڵسێ گۆڵی کردێتەوە 3 و 2 بردێتی و پێشەنگی گرتێتەوە، بێم سەرزەنشتی کەم، بێم وەکویەوە لی نەزانم، بێم سەرزەنشتی ئارنێ سلۆتکەم بڵێم بۆ یاریکی خراپە بەرامبەر بە لیڤەرپوڵ کرد کە بردنەوە هێنا و بۆ لەگەڵ ساوسامتۆنە ئاوایاریت کرد و سەرکەوتنت هێنا و ئیتر لەحزاتی حەسمە کاکە خۆ ئەمە ئالەت نییە، خۆ ئەمە ڕۆبۆت نییە، تەواو یاریزانە توانێت جەسەدی دابەزێ. تیپ هەیە 3 مانگە باشە، تیپ هەیە 15 یاری قورسی کردووە ئەم ساڵ، تیپ هەیە 2 یاری قورسی کردووە، تیپ هەیە هەر یاری قورسی نەکردووە کاک
یاریی قورسی کردو دۆڕانوێتی ئەمە واقعەکەیە بۆچی خۆتانی لێلایەن هەمومان نەزانین بەرشەلۆنە باشترین تیپی ئەم ساڵە لە ڕووی چێژبەخشینەوە ئایا بەرشەلۆنە بەرامبەر ڕای ڤالیکانۆ بەرشەلۆنە بوو ئایا بەرشەلۆنە بەرامبەر بە لاس پالماس بەرشەلۆنە بوو ئایا بەرشەلۆنە بەرامبەر بە بەنفیکا بەرشەلۆنە بوو ئایا بەرشەلۆنە سەرەتای یاری کۆتایی یاری بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید بەرشەلۆنە بوو ئەمە چوار یاری گەشتوونێتەوە حاڵەتەی کە ئێستا دەبێ وابێ گرنگە تۆ بە سەلامەت تێپەڕبی ئای باسی ڕیال مەدریدم هەر نەکردووە ئێستا دەچمە سەر ڕیال مەدرید واقعیەتی ڕیال مەدرید بەڵێ ڕیال مەدرید یاری ئەتلێتیکۆ مەدریدی لە پێشە یاریی گرنگە بەڵام من وەکو خۆشم وەکو بارودۆخی خۆم من وەکو هاندەرێک وەکو شیکەرەوەک وەکو کەسێک کە بینەری ڕیال مەدرید لە دوێنێدا پێویستی بۆ هەموو حەزەرە نەبوو ینی بەجددی ڕایە ڤالیکانۆ لە کۆتایەکانی گیمی یەکەم جوڵەیەکی کرد و لە کۆتایەکانی گیمی دوم جوڵەیەکی کرد پێویستی بەو هەموو حەزەرە نەبوو کە کرالەوەی کە خۆڕاستە ڕیال مەدرید هەوڵی دا ینی ویژدانن قسە بکەین ئەڵێ کورتنی ڕیال مەدرید سێ جار ڤینیسیۆس نزیک بوو لەوەی کە گۆڵی سێم تۆمارکە دوو جار مباپێ نزیک بوو لەوەی کە گۆڵی سێم تۆمارکە یاریزانەکان دەیفوتێنە تۆمارەکە دوای ڕانەر گۆڕانکاری بۆ ئەنجامەکە بەڵام لەگەڵ ئەمەشە ڕیال مەدرید هەر دەکرا بە ئەنجامێکی باشتر لە یاری ڕای ڤالیکانۆ بیبردایەتە دەرەوە چونکە ڕیال مەدرید لە 5 یاری ڕابردوو یەک یاری بردوێتەوە تیپەکە دۆخێکی دەرونی خراپیە لە خولی ئیسپانیا ئەگەر ئەم بردنەوەیە باشتر بووایە بەڵێ منیش داوای ئەوە یەکەم حەزم لێ بۆم بردنەوەی باشتر بێ حەزم لێ بۆم بردنەوەیە گەورەتر بێ حەزم لێ بوو ینی بۆ سروشتی تیپێکە کە بینەریم بۆ ورەی یاریزانەکان وا باشتر بوو کە مباپێت نەچێتە دەرەوە لە یاریەکە ڕۆدریگۆش گۆڵی تۆمار بکردایە بەرامبەر بە واسی پێشکەشی کرد لە ماوەی ڕابردووە بە ینی بۆ نمونە ڕۆدریگۆش بێلینگام دوای دوو یاری دابراوە گەڕاوە تاوانێ وجودیە بۆ گۆڵی بکردایە بەڵێ ئەمانە هەمووی زەڕور بوون بۆ تیپ هەموو کەس باس لەوەیە کە ئەمانە زەڕورن بۆ تیپ ئەمە جوانیکی تری تیپەکە بوو بۆ یاری داهاتوو ئەی ئەگەر ئەمانە هەمووی یاریام کردایە و ڕیال مەدرید یەکسان بووایە چی دەبوو باردۆخەکە تەقیە خۆی مشکلەی ئێمە لە چییە ئێمە کە بینین ئەنجام براوەیە یەن دیوێم ڕەخنەیەک کاتێ ئەبینین یاری ڕیال بیت سەدۆڕێنەیە ڕەخنە بە جۆرێکی ترەگرین کاتێ دەبینین یاریەکی تر یەکسان دەبێت ڕەخنەکەمان جۆرێکی ترە کاتێک دەبینین یعنی یاریەکی تر ئەباتەوە باس و بەنجام بیانۆکەمان بیانوێکی ترە قسەیەکی تر دەکەین یعنی چوار قسە بۆ چوار یاری جیاواز ئەمە نەکرد بۆ قەزێ ڕیال مەدرید و تیپی تر ئەمە بۆ بە شتێکی باو هەر جارە و قسەیەک هەر جارە و قسەیەک ئەمەکەی ڕاضەکردنە ینی بەجددی ئەمە ڕاضەکردن نییە ئارتێتا و ئارسیناڵ ینی ئێمە لە سەرەتای وەرزەوە هاوارەکەین کای هاڤێرس یاریزانی هێرشبەری سەرەڕم نییە هاوارەکەین ئەم تیپە یەدەیجی تەواوت نییە بەڵێ دەزانین لە بەرگریە کامڵی بەڵێ دەزانین لە ناوەندا تیپێکی کامڵی بەڵام دەزانین لە ڕووی لایەنی هێرشبەری و تۆ باشنیت ئەوە ساکاتی سابێ لەوەتی ساکات پێکانە تۆ نەتوانی واسی ڕاستەقینی خۆی پێشکەشکە یعنی حەی عەلە سەڵا هاندەری ئەرسیناڵ شیکەرەوەی تۆپی پێ هەموو سروشتی تۆپی پێ هاوارەکە ئەرسیناڵ پێویستی بە هێرشبەرێکی سەرەڕمە کە ئارتیتای هەڵگری بیرۆکەی پۆزیشناڵ پلەی و هێرشبەری وەهمی بیر لەوە دەکاتۆتی بەم جۆرە بەڕێوە بچێ ئەبێ بزانی سروشتی ئەم جۆری یاریکردنە ئەم باجەشی هەیە مێ لە هەموو دۆخێکا جوانەکانی نیشانبەی خراپەکانی لەبیر بکەیت بەڵێم خراپیانەشیە بۆ بەڕێوەبردنی یانەکان بۆ سەرۆکی یانەکان تۆ داوای تیپێکەکەی بەردەوام ئاست پێشکەش بکە باسی سروشتی بەرشەلۆنە مەکە بەرشەلۆنە
مەدرسەیەکی گرنگە لە لاماسیاوە کاوانەی تۆپی پێیان پێدەوتێت بە جۆرێکی تر لە قوتابخانەکانی تر دەوترێتەوە کامە ڕەنگە لە هیچ قوتابخانەیەکی تری تۆپی پێدا وجودی نەبێەوەی کە لە بەرشەلۆنە یاکرێت چونکە بەرشلۆنە سروشتێکی خۆڕسیە بەرشلۆنە لەوایە جیاوازە لە هەستی پێکی تر کاتێک تۆ داوای ڕایەنەرێک دەکەی کە بەردەوام ئاست و ئەنجامی هەبێ ئەبێ سەرۆکی یانەکەت ڕەزامەند بێ بەوەی هەموو مێرکاتۆیە 400 ملیۆن یۆڕۆی بۆ سەرف بکە ئایا سەرۆکی یانەکان ئەمە دەکەن؟ نەخێ بۆیە ئێستا ئەرسیناڵ لە گێژاوێکی زۆر زۆر توندایە لە گێژاوی پرۆژەیەکی فاشیلی ئارتیتایە لە ماوەی 5 ساڵە چونکە مەجالی تیانەمە تۆ دوای 5 ساڵ تەنها لە ڕووی داهاتەوە من هەمیشەم قسەیم کردو دێڵێمە بۆ ئەرسنال ئەڵێم ئەرسنال ڕەنگە لە ڕووی داهات لە ڕووی خەرجیەکانی و لە ڕووی بەڕێوەبردن لە ڕێی خاوەنددارانی یانەکەەوە کە ئەو پارەی دەستیانەکوێ ساڵانە چەندە لە هەموو ئەم ڕوانەوە ئارتیتا هەموو داواکانی ئەوانی پڕکرد بێتەوە و ئیسفادەیەکی زۆری مادی بەم خاوەنددارانەی ئەرسنال بگەێنێ بۆیە ئەوان گوێ لە ڕەخنەی هاندەر ناگرن گوێ لە ڕەخنەی شیکەرەوە ناگرن ئەوان ئیش بە گرنگی بزنسەکەی خۆیانێن ئەوان بۆچی هاتوون خاوەندداری ئەرسناڵەکەن لە بەری پارەیەک پیاکەن تۆ دوێڵ بۆ هاتووە بۆ سەرۆکیانی چێلسی هاتووە بڕەپارێکی زۆری هاتووە لە کرینیانی چێلسیا سەرفیەک هاتووە هەموو یاریزانەیەک یاریزانە ڕایزانە بە لە کۆتای شاکۆی گشتی داهات و خەرجەکان کە کۆیەکەیتەوە لە کۆتای وەرز ئەم هەر ئیسفادەیەکە هەم هاتووە پارەکەی لە تیپەکەیە 2 ملیارە 3 ملیارە سەرفی کردووە یانەکەی کڕیوە تەوانێ ئەو پارەی خۆی تر زەختی لەسەر نابێت لە وڵاتی خۆیە هاتووە لێرەوە ئالاساز وە بەرهێنانی پێەکە پارەکەی سپی کردو لە کرینیانی چێلسیە ئەنگاونە لە ڕاضە ئەزانێ نە ئیشی بە ڕاضەیە نە دەزانێت تەنان لە یاریەکە تۆماستۆخێڵ ئەڵێ داوای بەشداری پێکردنی 12 یاریزانی کردووە ینی هەر نیزانی و تۆپی پێ چییە هاتووە پارەی بزنسێکی گەورەیەکە بە تۆپی پێوە هاتووە تیپەکەی بەڕێوە و ئیسفادەیەکی شەکە بۆیە ئێمە ئەو ڕەخنەیەی لە بۆ نمونە لە ئارتیتایەگرین یعنی مەرج نییە ئەم ڕەخنەیە پێچوانە بێتەوە لەوەی کە سەرۆکاتی یانەکەش لێ بگرن ڕەنگە لە سەرۆکاتی یانەکە لە زۆر ڕۆلی بڕوانن بۆیە دەتوانین بڵێین پرێمەر لیگ بە کۆتا هات هەموو شتێ بۆ لیڤەرپۆڵ کۆتایی هات موعجیزەی تۆپی پێ ینی چیە و موعجیزەیە کە دۆخڵکەنێن لە وەرزی ئەم ساڵە خۆ بەڵێ هیچ شتێ لە تۆپی پێ یەکلا نابێتەوە تا ساتێک کە داوەش فیکەلیا و تاو کاتی تۆ دەبیتە پاڵەوان بەڵام موشکیلەکە لێرەیە لەوەیە کە ینی تیپێک نییە کە ئێمە ئەو گرەوەی پێ بکەین بڵێن ئەم ڕێگەی بە لیڤەرپۆڵ شۆڵ دەکات بۆ نمونە لیڤەرپۆڵ لەم نازناوە بێ بەشەکە بۆیە لیڤەرپۆڵ بۆ نازناوەکە کۆتایەت و زۆر بە خێرای دێمە لای کۆمنتەکان ڕایەوەی توانی یەکسانی بکاتەوە بەڵام بۆ دۆڕانیەت ئەمە بڕوای منە سڵاو کاکە ئیدریسیان یاریزانەکان دێکیان پێویستیان بە پشووە بوو ماندوو بوون ڕۆژی چوارشەممە لەگەڵی شاکرا ڕیاڵ مەدرید باشتر بێ من هەر ڕەخنەم هەیە کاتێگەرسان ڕکابەتە دەتوانانی زۆر باسایی نازناوەکان ببیتەوەمە قسەی کاگیادگارە کاک موحسین ئەڵێ ڕکابەریکردنی لیڤەرپۆڵ کۆتایی هات لالیگاش بەرشە و ڕیاڵ شەڕی نازناوەکەیەکەن کاک ڕێوازەن چیلۆتی ینی ئەڵێ خاڵە حەمە ڕیاڵ مەدرید بە درێژای ئەنچیلۆتی من 23 ساڵە بە دیارەوە دانیشتم ڕانەری چێژ و ڕانەری ئەو فشقیات و بردە و بالۆرەیە نەبووە کە ئێوە داوایەکەن ڕاهێنەرێن نەبووە کە تەفنیش بوو وەکو گواردیۆلا تەفنیش بێ کە سەرشۆڕ بوو وەکو ئارتیتا سەرشۆڕ بێ کە پاشەکشەی کرد وەکوانی تری لێبێن نە ئەو بۆ ئەنجام یاریەکە ئۆتۆماتیکی ئەنچیلۆتی ڕاهێنەری ئەنجامە ڕاهێنەری ئەم بەیت و بالۆرێ نییە کە تۆتێ خۆ من کاری لێ ناکەم من واقعەتی ئەم کابرای و پێڵم ئەم بەم جۆرەیە ئەو تەنها گرنگی بە پارێزگاریکردنی لە ئەنجام یاریەکە ئەو بڕوای وایە بە یەکوی دەتوانێت یاریەک بەرێکتەوە تۆ بڕوا دوایە بە سێویز ناتوانانی یاریکیش بەریتەوە بۆیە لێو دووبارە بێتەوە ئەو بەو جۆرە بیر دەکاتەوە و کۆمەڵێش هەڵەش هەبوون لە ساڵی 2005 جۆمانە بە سەریات و ئێستا دووبارەی ناکاتەوە مجازەفە ناکات لە یاریدا نانە من ئینکاری مەرگیز لەم قسەی نەکردووە ئەزیزەکەم
تیکی تاکاڵێ پارەی سەرکووە بەڵام حەقی یاریە و یاری مۆدێرن پێویستی بە یاریزان و بجێ زۆرە بەڵێ ئێمەش ئەمەمان وتۆ خۆ قابلە هیچی ترمان نەوتوە هەرەوەمان وتوەتەوانێ کاک ڕێواز دەڵێ ئاستی ڕیاڵ مەدرید لە سەرەتای وەرزەوە خراپە نازانم سەرەتای وەرزەوە ئاستی ڕیاڵ خراپەیتر ئەو ئاستە نازانم ئەم چۆن هەڵەسەنگێنە ئەم چۆن ئاسیکیوێت بەڵێ ڕیاڵ زۆر جار زۆر یاری ئاستی زۆر خراپەوە بەڵام هەنە یاریش هیچ هەرم خراپە نییە گەرتی بەو نەخراپێ و نە لە ڕکابەریە نامێنێتەوە من حەزەکەم سروشی تۆپی وەکو خۆی وەرگرێت